یاریگای یانەی شۆرجەم ئەمڕۆ بە بۆنەی بۆ پاڵپشتی بۆ گەنجان و وەرزشکاران بۆ هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە نێو ئەم یاریگای یاری کۆتایی پاڵەوانتی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەنجام درا کە ژمارەیەکی زۆر لە هاندەران لە نێو ئەم یاریگایە ئامادەن کە یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی زەنگنە و تیپی ڕزگاری داقوق ئەنجامە درێت و وەرزشکارێکی زۆر لێرە ئامادەیە و لە بینی تایمەکاندا چەندین نمایشی جۆرا و جۆر ئەنجام درا یەکێک لەو نمایشانەی کە لە ئێستادا بەڕێوە دەچێت نمایشی ئەسب سواریە کە لە نێوان کە چەند گەنجێکی حەساری گەورە ئەمڕۆ لێرە ئامادەن و نمایشی ئەسب سواری ئەنجام دەدەن بە ئاڵای کوردستانەوە باڵای کوردستانەوە نمایشەکانیان ئەنجامەدەن و لێرە چەندین نمایشی دیکە ئەنجامەدرێت کورتە باڵاکان کۆمەڵی کورتە باڵاکان وەک هەمیشە ئامادەن و باڵەوان نمایشێکی یاری تایکواندۆ ئەنجامەدرێت کە لێرەدا بەشێکی زۆر لە کاندیدانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لێرەدا ئامادەن و هەڤاڵ ئاسۆمامەند سەرۆکی قەوارەی کەرکووک هێز و ئیرادەمانە لە نێو وەرزشکارانە ڕێبوارتەها سەرۆکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە هەمان شێوە لە نێو ئەم یاریگایەدا ئامادەیە و دەیانەوێت پاڵپشتی لە گەنجان و وەرزشکاران بکەن. من بۆ زانیاری زیاتر ئێستا حربی خالید سەرۆکی نوێنەرایەتی کەرکووک لیژنۆڵم پێم لەگەڵ کاک حربی سڵاوت لێ بێم کاتت باش. هەموو کاتێکتان باش. جەوە یەکێتیانە گەنجانەیە چییە دروست کراوە؟ وەڵی هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک خۆی بە خاوەنی شارەکە و خاوەنی هەموو کەرکووک ئەزانێت بۆیە گەنجانی کەرکووک ئەمڕۆ دڵخۆشن بە تایبەتی دوای ئەوەی کە محکەمەی اتحادی ئەمڕۆ بڕیاری هەڵبژاردننیدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەیەکی زۆرە خۆ ئامادەکردنی بۆ ئەم بۆنەیە ساز داوە بۆیە ئەمڕۆ جێی دڵخۆشیە کە هەموو وەرزشکارانی کەرکووک ئەسب سواران کورتە باڵاکان ژنان پیاوان هەموو پێکەوە لە چەند نمایشێکی جوانی وەرزشی پێشکەش بە لیستی کەرکووک کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 کە ماوەیەکی زۆرە ئامادەکاری بۆ ئەکرێت و ئینشاءڵڵاش هەژدەی 12 دڵنیایی هەموو کوردەکەین لە هەموو کوردستان بە تایبەتیش لە هەر چوار پارچەیە کوردستان ئینشاءڵڵا تەپڵی سەرکەوتن لێ ئەدرێت و کورد سەرکەوتووە بێت و کەرکووکیش پێکەوە ژیان و برایەتی نەتەوەکانی کەرکووکە پارێزین. ئێستا دەبێنین کورتە باڵاکان کۆمەڵی کورتە باڵاکان مارە سۆنێکیان ئەنجامدا هەروەک پاڵپشتیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاکردنیەکی کورتیان ئەنجامدا. مستەفا سڵاوت لێ بێم کاتت لە تۆ قوربان گیان چۆنی ئەحواڵێت؟ ئەحواڵی وەزعیەوە چۆن بوو؟ وەڵای خۆش بوو وەڵای حوتەم بووین ئارەوەڵە با قوربان. ئێوە وەکو کۆمەڵی کورتە باڵاکان تا چەند هاوکاری یاخود پاڵپشتی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان دەکەن ئەو هاوپەیمانەتی ئەو لیستەی کە هەمیشە لە خزمەت وەرزشکاران بووە. وەڵی هەمیشەوەی لە توانێمە بە کردومانە و بێبەریش نەبووینە لەوانە لە هەموو جۆرە وەرزشکارێکشمانێ لە تۆپانە لاخو یاری ڕاکردن بە یاخود تێنس بێت و یاری بەرزکردنەوەی ئاسنش بێت ئەوە توانایمان هەیە و بە خۆشبەختانە وەکو کەسانی ئاسایی داخلی یاریەکانە بین و بەژاری لە یاریەکانەکەین. دەستان خۆش زۆر سپاس دەکەم. بەڵێ ئێستا بە هەمان شێواز ئەسب سواران هێشتا لە نێو یاریگا ئامادەن. کاک عومەر سڵاوت لێ بێ. سڵاو لە تۆش چۆنی ئەحواڵێت؟ زۆر سپاس. ئەمڕۆ لە کەرکووک ئامادەن پاڵپشتی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان دەکەن وەکو کۆمەڵی کورتە باڵاکان تا چەند پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە نەک ساغەکان با نەڵێن ساغەکان هەر ساغەکان بۆ پەیمانی بۆ 142 بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەت و هەم کورتە باڵاکان ئێمە لەگەڵین نەک بە دە پەنجە ئێمە سندوقەکانمان بەڕاستی هەبێ پڕکەین لە دەنگ بۆ شارەکەمان شاری کەرکووک بەڕاستی حەسارێکیان کردێتە سەری هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئیقلیمەوە بە تایبەتی ئێمە بۆ یەکە ئەبێ باش بزانن دژمنان یەکێتی نیشتیمانی کوردستان تەپڵی سەرکەوتن لێدا ئینشاءڵڵا لە هەژدەی مانگ بۆیە ئێمە شاوەڕوانی ئەواکەین هەر هەمومان بەرەو سندوقەکانی دەنگدان ئێمڕۆژ بۆ یەکە لەناوم خەڵکە ئێمە وامان کرد کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵە بوون و
بوونیانەیە لە هەموو شوێنەکانە لە هەموو ئاهنگەکانە لە هەموو مناسبەکاندا بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر ڕێز دەخاون پێداویستی تایبەت و کورتەواڵەکانە دەست خۆش بەڵێ وەکو باسمان کرد ژمارەیەکی زۆر لە هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەنجان و لە وەرزشکاران لێرە ئامادەن بۆ پاڵپشتی لە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142 و لێرەدا هەواڵ ئاسۆمامەند سەرۆکی قوارەی یەکێتی نیشتیمانی کورد هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئامادەیە بۆ پاڵپشتی لە گەنجان و لە وەرزشکاران و بەشێکی زۆر لە کاندیدانی لیستەکەش ئامادەن و یاری کۆتایی لە نێوان هەردوو تیپی زەنگنە و تیپی ڕزگاری داقوق ئەنجام ئەدرێ. ئێستا دەبینین هەمووان لە چاوەڕوانی ئەوەدان تایمی دووەمی یاریەکە دەست پێ بکاتەوە لە نێوان هەردوو تیپ و نمایشەکانش تاکو ئێستا نمایشەکانش بەردەوامن بۆ پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەمێت باس لەوە بکەم لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی سەرجەم یانە و تیپە وەرزشیەکانی کردووە و یەکێتی وەرزشیەکان و تیپە میلیەکان هەر بۆ سەلماندنی ئەم قسەیەش ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵ ئاسۆمامەند هاوکاری تیپە میلیەکانی کرد بە نۆژەنکردنەوەی یاریگای حۆڕیە یاریگای فرمێسک و چەند یاریگایەکی دیکە هەمووی خرانە خزمەتی وەرزشکارانەوە بۆ ئەوەی چی دیکە وەرزشکاران بێخزمەت نەبن و چی دیکە وەرزشکاران نەڵێن وەرزش خزمەت ناکرێت. ئێستا هەواڵ ئاسۆمامەند لێپرسراوی یاخود سەرۆکی قوارەی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دێتە نێو یاریگاوە. زۆر باشە زۆر باشە وەک باسمان کرد هەواڵ ئاسۆمامەند سەرۆکی قوارەی کەرکووک هێز و ئیرادەمانە بۆ پاڵپشتی لە گەنجان و وەرزشکاران ئێستا لە نێو یاریگا ئامادەیە و هەمووان دەیانەوێت هەواڵ ئاسۆمامەند پەیامەکانی بۆ وەرزشکاران بگەێنێت کە ئاخۆ لە داهاتووە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە چی دەکات بۆ گەنجان بۆ وەرزشکاران بۆ تیپە میلیەکان هەرچەندە هیچ درێخیشی نەکردووە لە ڕابردوودا کە خزمەتی زۆری بە وەرزشکاران کردووە. لە ژاری کەرکووکدا یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کات وەرزشکاران درێغی نەکردووە و بە تایبەتتر هەواڵ ئاسۆمامەند هەموو کات وەکو براگەورەیەک بۆ وەرزشکاران بووە ئێستاکانەش وتارێکتان پێشکەش دەکەن. بەڵێ ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ وتارەکەی کاگاسۆ بۆ ئێوەی ئەزیز دەگوازن. بە ناوی خوای گەورە و میهرەبان وەرزشوانانی شاری کەرکووک تیپە ملیەکان سەرجەم وەرزشوانان ئەسپ سواریە سەرجەم وەرزشوانان ئەم کاتتان باش کورتە باڵایەکان ئەمڕۆ دەبینن لە شاری کەرکووک هەمووتان پشتیوانی بۆ سەرکردنی لیستی 142 خۆتان بۆ پشتیوانی کاندیدە بەڕێزەکانتان ئەم خولەتان کردوتەوە. دڵنیام وەرزشوانان هەمیشە لە هەموو هەڵبژاردنەکان لە هەموو کات و ساتەکان دەنگ و ڕەنجیان بۆ یەکێتیەکەی سەرۆک مامجەلال بووە بۆ لیستەکەی سەرۆک مامجەلال بووە. بۆیە دڵنیام ئەم جارەش جیاوازتر لە جاران کە ئەهەمیەتی ئەم هەڵبژاردنە دەزانن بۆ کەرکووک و کەرکووچیەکان بە تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە دەمێکە ماوەیەکی زۆرە لە 2005ەوە بە شێوازی جۆرا و جۆر دوایانە خست و نیانە هێش هەڵبژاردن بکرێت و ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە مەحکەمەی ئیتیحادی بڕیاریدا کە هەڵبژاردن دەبێ 18 12 بکرێت. بۆیە گرینگە هەمومان بەیەکەوە سەرجەم چین و توێژەکان وەرزشواران وەرزشوار دۆستەکان بە تایبەتی وەرزشوانان شەریحەیەکی گرنگی کۆمەلگاکەمانن و دەتوانن ڕۆڵی گرنگیان هەبێ بۆ سەرخستنی لیستەکەمان. هەموو شمانەزانین کە هاتینەوە شاری کەرکووک هاتینەوە سەر دەی وێران ناحیە وێران ساحەی وێران یاریگای وێران بەڵام ئەو کاتە سەرۆک مامجەلال یەکێتیەکەی خۆتان ئیدارەی سلێمانی درێغی نەکردو لە بەجالی پێشخستن و ئاوەدانکردنەوەی وەرزشوانان و ساحە و ئەو پێداویستیانەی کە بۆ وەرزش و وەرزشوانان پێویست بوو. بەڵام من
هەموو کاتێک لە هەموو هەڵبژاردنەکان بینیمە ڕۆڵی وەرزشوانان بۆ پشتیوانی لیستەکەی خۆیان بۆ نوێنەرەکانیان بەڵام ئەم جارە دەبینم نەک لە ناو وەرزشوانان لە سەردەم کوچە و کۆڵانەکانی کەرکووک لە دیهاتەکان لە قەزا و ناحیەکان هەمومان بەیەکەوە کە پشتیوانی لەم لیستی کەرکووک 142 هێز و ئیرادەمانەکەین و دڵنیاشم ئەو کاندیدانەی لیستی 142 خوشک و برای خۆتانن دەتوانن ئەو پێداویستیانەی کە لە مەزالی وەرزش نەمانتوانیوە جێبەجێ بکەین نوێنەرەکانتان لە ئەنجومەنی پارێزگا خۆی سەرڕای ئەوەی کە ئێمە لە هەندێک مەجای وەرزشی توانیمانە کەمێک هاوکاری بۆ ئەم وەرزشوار و بۆ ئەو نادیانە جێبەجێ بکەین بەڵام ئەمە ئەرچی حکوومەتی لۆکاڵی و ئەرچی حکوومەتی کەرکووکە بەڵام بەداخەوە هیچ ڕۆژە لە ڕۆژان هیچ جۆرە هاوکاریەکی نەکردووە بۆ وەرزشوانان و بۆ پێداویستیەکانی سەرجەم وەرزشوانان بە هەموو جۆرەکانیەوە بۆیە گرنگە هەمومان بەیەکەوە کە ئەم هاوپەیمانیە هی لیستی هەموو کەرکووچیەکانە و خەڵکیش لەوە تێگەیشتووە بۆ دەنگ بە 142 کەرکووک هێز و ئیرادەمانە دەدات بۆی دەنگەکانیان بە فیڕۆ نەڕوات بۆی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن دیارە هەموو شوانەزانین عەقلێتێکەیە ئێستاش بە عەقلێتێک پێی بکرێ گەڕەکەکانمان شارەکەمان ناوچە کوردیەکانمان لە خەدەمات و لە زۆر شتی دیکە بێبەشەکەن دڵنیام سەرکەوتن بۆ ئەم لیستەیە و بە پشتیوانی خوا و بە پشتیوانی ئەم جەماوەرە خۆڕە ڕاگرە و بە پشتیوانی وەرزشوانان سەرکەوتن بۆ لیستی 142 کەرکووک هێز و ئیرادەمانە هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەڵێ ئەوەی بینیتان وتاری هەڤاڵا سۆمامەند سەرۆکی قەوارەی کەرکووک هێز و ئیرادەمان بوو بۆ گەنجان و وەرزشکاران بوو کە هەمیشە خزمەتی وەرزشیان کردووە و هەوڵ دەدەن خزمەتی وەرزشکارانی دیکە بکەن هەرچەندە ئەمە ئەرکی حکوومەتی خۆچی کەرکووکە کە خزمەتی وەرزشکاران و یانە وەرزشەکان بکات بەڵام و گوێچێتی نیشتیمانی کوردستان خزمەتی بێپایانی وەرزشیان کردووە و بێپایان خزمەتی وەرزشکارانیان کردووە لە داهاتوشدا خزمەتی زیاتری وەرزشکاران دەکەن هاوکات مژدەی ئەوەشیدا کە دادگای فیدراڵی عێراق ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە تانەی ئەو لایەنانەی ڕەت کردەوە کە داوایان دەکرا وژاردن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوا بخرێت ئێساش هەمووان لە نێو یاریگایە چاوەڕوانن جێمی دووەم یاریەکە دەست پێ بکاتەوە.